کە کۆمەڵێک کەس کۆمەڵک پیاوچاک کۆمەڵە خێرخواسات نەخەت سپاس و ستایش بۆ خوای گەورە کە توانیمان ئەم خانوویان بۆ دروستکەین بە هاوکاری کۆمەڵە کەس لێرەشەوە زۆر سپاسی کاگۆرانەکەم کە هاوکارمان بوو لە باینجانە خوای گەورە جەزای باتەوە لەگەڵ هاوکاری زۆر ئازیزم کاکە کارمەندی برام سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئێستا ئەمە حاڵەکەیە بۆ خۆتانەی بینن هەچ خێرخوازێک هەچ کەسێک بە مواد بە پارە بە شتێک کە هاوکاری ئەمە کردووە ئەمە نەتیجەکەیەتی کە ئیبینێت